کاروباری مین بەسراو پێکەوە بینەری دەبین کە بەهۆی جەنگەکانی ڕابردووەوە پیس بوون و لە چ لە ناوچە نوێیەکانیش کە بەهۆی هاتنی داعش بۆ ناوچەکە بەشێکی زۆری ناوچە ئازادکرا کوردستانی ئازادکراوەکانی دەرەوەی ئیداری هەرێم پیس بوون و ئێستا ئاوارێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە و پێویستیان بۆیە بگەڕێنەوە بە ناوچەکانی خۆیان چۆن بتوانین لەو شوێنانە شکارەکان و پرۆسەی پاکسازی خێراتر بکەین تاوەکو لە ماوەیەکی قیاسی کورت تا بتوانین سەرجەم هەرێمی کوردستان لە مین و تەقەمەنی و پاژماوەکانی جەنگ و بۆمبی چێنرا و پاک بکرێتەوە ئەمە ئامانجی سەرەکی ئێمە بوو و لە بەشی یەکەمی دانیشتنەکەماندا بە تەکید پەیام و پلان و پرۆگرامی دەستگا لەگەڵ کۆمەڵێک تێبینی گرنگ سەبارەت بە چاکردنی ڕەوشی پاکسازی لە هەرێمی کوردستانە درا بە سەرجەم ڕێکخراوەکان و لە بەشی دووەمیشا بە ئەکید گوێ لە تێبینی و سەرنج و گیر و گرفتی هەموو ئەو ڕێکخراوانە ئەکەین تاوەکو لە دەرەنجامی ئەم کۆبوونەوەیە بگەینە ئەو نقطەیە کە کۆمەڵێک خاڵی مشتەرەکی باش ئیزافە بکەین و ئەگەر تێبینی و سەرنج و گیر و گرفتێکیش هەبێ چاشی بکەین و پلانی ئێمە و پلانی ئەوان تەطابق بکەین بە یەکەوە تاوەکو بە یەک ئاراستە تەوەجوهی بارودۆخەکە بکەین ئەویش خێراکردنی پرۆسەی پاکسازی لە هەرێمی کوردستان و کەمکردنەوەی قوربانیەکانە و هوشیارکردنەوەی هاوڵاتیان و هێزەکانی پێشمەرگە و جیهاتی معنیە سەبارەت بەوەی کە چۆن خۆیان بپارێزن لەم مەترسیە گەورەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستان جیرۆدەیە پێی و چۆنیش بتوانین تەنسیق و هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکان و دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان و ئاژانسە نێودەوڵەتیەکان کە ئێستا لە کوردستانە کار دەکەن ئەمەش بەڕاستی لەگەڵیانە تەوزیح و ڕوونکردنەوەی پێویستیان بۆ بدەین و لە من زمانی ئەمەش باسکردن لەو ئیتیفاقیەی کە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ دەستگای مینی بەغایە واژوومان کرد لە شاری بەسڕا کە تایبەتە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لەبەرەوەی ئەو ناوچانە ناوچەی کوردستانین و لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئازاد کراون و کێشەی لەسرە ئێمە تەنسیق و هەماهەنگی و ڕێکەوتنامەیەکمان لەگەڵ یاداشتێکی لێک تێگەیشتنمان لەگەڵ دەستگای مینی بەغدا واژوو کردووە تا تایبەت بەو ناوچانە و ئەمڕۆ لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە باسی ئەو یاداشتەشمان کرد تاوەکو بتوانین پرۆسەی هەماهەنگی و هاوکاری و تعاون لە داهاتوە زیاتر و باشترکەین. یەک دێڕی بە عەرەبی بۆ بڵێم باشە؟ اليوم اجتمعنا كمؤسسة العامة لشؤون الألغام مع جميع المنظمات الموجودة المجازة من قبل المؤسسة في إقليم كردستان. هدفنا الأساسي هو التنسيق والتعاون الأكثر مع جميع المنظمات الموجودة حاليا في كردستان من أجل تسريع عملية إزالة الألغام والعبوات الناسفة الموجودة حاليا. وأحد محاور المهمة الموجودة حاليا الذي ناقشنا مع جميع المنظمات ألا وهي موضوع الوثيقة التعاون التي وقعناها مع مؤسسة الألغام في بغداد. حسب هذه الوثيقة نحن في إقليم كردستان وبغداد اتفقنا على توزيع الأعمال في المناطق المحررة من قبل الداعش سواء بغداد ڕێکەوتوین بۆ ئەوەی کە ناوچە میڕێژکراوەکانی ئیداری هەرێمی کوردستان پاککەینەوە پێکەوە هاوکارمان بن. ناقشنا هذا الموضوع أيضا مع المنظمات من أجل ناوخۆی و نێودەوڵەتیانەی وتبادل المعلومات کە لەم بوارەدا ئیشەکەین بۆ ڕاگۆڕینەوە و ئاڕاستەکردنی کاروبارەکانمان بە باشترین شێوە تنظيف جميع پێناو پاکردنەوەی هەموو ئەو ناوچانەدا. وعزيزات أو مكان كي في وستان ولا ريف فكرة ولا رخلاء وكان كم جاي مدني بتاعتي رخلاء يعني كان واري مين تان وقتوا وسائل دوم مش من بيشتروا رافن جان كخريك أبو الناس فاني كداعش داينا في وستان داعش جهاني كانوا لرجال رخلاء وكانوا سود اليوم بمين تيتان لما كانوا سبارة برسيارية كم أكيد ما وكلوا في دايستاني كبكاري يعني لبروسي باكسازي
تقریبا تا ئەندازێکی باش متەواجد ئێستا لە بەردەستمانە لەگەڵەوەی هەندێکیشی تەمەنی تەواو بووە یاخود پێویستی بە سیانە و ئەوەیە یا هەندێک تەکنۆلۆژیای نوێی ئەکرێ ئێمە سوودی لێ بینین بۆ مەبەستە ئێمە کۆنتراکتێکشمان لەگەڵ یابانیەکان بەسپاسەوە واژوو کردووە کە نزیکی 1 ملیۆن دلار فەندی دەستگایان کردو بۆ کڕین و دابینکردنی هەندێک پێداویستی ضرور کە ئێستا پێویستمانە لە فڕۆسەی پاکسازی سەواان بۆ مەنتیقە کۆنەکان یا بۆ ناوچە تازەکان سەبارەت بە پرسیاری دووهەم بەڵێ تەنظیمی ڕێکخراوی تیرۆریستی داعش کۆمەڵێک تەکنۆلۆژیا و تەکنیکی نوێی بەکارهێناوە لەو مەنتیقانەی کە تایە بۆ داگیری کردووە ئەو زیاتر احتیمادی کردووە سەر عبواتی ناسیفە بۆمبی چێنرا و ئەوەی کە پێ دەوترێت IED ئەم عبواتش بەڕاستی سونعی محەلی خۆیەتی و شێوازی جۆراوجۆر دروستی کردووە تەکنیکی جیاوازی تیا بەکارهێناوە بەڵێ ئێستا ڕێکخراوێک لە هەرێمی کوردستان بە لەژێر چاودێری ئێمە و اتحادی ئەوروپی کار ئەکا دراسە ئەکا لەسەر ئەو عبواتانەی کە داعش بەکاری هێناوە شێوازی دروستکردنەکەی تەکنیکەکەی ئەو جۆرە موادانەی کە تایە بەکار هاتووە و ئەو جۆرە موادانە لە چ وڵاتێک کۆتوانیوتی دەستی بخایە تەنها لە ناوخۆی عێراقا و لە شوێنەکانی خۆی دەستی کەوتووە خول لە دەرەوە هێناوێتی خەریکی دراسی ئەو بابەتەیە و ئێستا هەرێمی کوردستان لەبەر ئەوەی داعش لە منتیقەیە و داعش بەڕاستی ئیبداعی کردووە لە عملیە تیرۆریستیەکانی و بەتایبەت لە مەسالی عبواتە و ئەوەی داعش کردوێتی لە منتیقەیە لە زۆر وڵات بەم شێواز و ئالیەتە نەکراوە سەبارەت بە عبوات بۆ ئێستا کوردستان و عێراق بە شێوازێکی گشتی بۆتە جێی تەرکیز و تێڕوانینی بەشێکی زۆری وڵاتان بۆ ئەوەی بێن زانیاری کۆکەنەوە سەبارەت بە بۆمبی چێنرا و بە شێوازێکی گشتی لە کوردستان. لەگەڵ دەستپێکی ڕێگەی سەرجەم بەتاوەکان و ڕێگەی ئێوەشەوە چەند بۆمب و تەقەمەنی سوچەکردنەوە و ئایا بودجەی چەند تەخان کراوە بۆی کە تا کۆتایی ئەم شەڕە لەگەڵ ئەم شوێنانیش کە ئێستا ئەمەش کە لە ناوچە ئازادکراوەکانی سنووری دەرەوەی دەرێن کوردستان چەند تەخان کراوە بودجەکە چی تەخاینەکە سەبارەت بە ناوچەکانی داعش بەڵێ بە ئەکیدی هەم لە ڕابردوو دەستگا کاریتیا کردو هەم ئێستاش زۆرێک لەو ڕێکخراوە نێودەوڵەتیانی کە ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەیان لەگەڵ یانە بەشێکی زۆریان خەریکی پرۆسی پاکسازین لەو ناوچانە بەپێی ئامارەکانی لەبەردەست ئێمە تا ئێستا زیاتر لە 5,000 بۆمبی چێنرا و پوچەڵ کراوەتەوە لەلایەن چ تیمەکانی دەستگا و چ تیمەکانی ئەو ڕێکخراوانە نێودەوڵەتیانی کە کارەکەن لەو ناوچانە و سەبارەت بەوەی کەکی ئەتوانین پاچی بکەینەوە بەڕاستی ئەوە وەڵامی ئەوە کە ئاسان نییە لەبەر ئەوەی هەموو ئەو ناوچە